ئەم شەویشەوێکی یادگاری خۆشە دانیشتوین لە ناو جەرگەی گڵاڵی سڵاو بۆ گڵاڵەکان بەخێراتن ئەڵێ بۆ میوانانی ئەزیز میوانانی گڵاڵی کە لە گەرمیان و تەشریفیان هێناوە یاخوا بەخێر بێن سەر و سەر چاو سڵاو بۆ دار و بەردی پشتدەریەکان لەلایەن خاڵۆ ئەزیزم برای خۆشەویستم کاکە عیماد فەرماندە عیماد بەخێراتن ئەڵێ بۆ هەموو لایەکتان باوکاری ناوازندەی بە توانای شارە زوور و سەیسایەق مامۆستا مەمەندی ئەزیز کەم شاوەکارمانە بێ لەگەڵ ڤیدۆ گوڵزار فیلم ئەمانەوە چەند گۆرانیەک پێشکەشکەین بەم میوانە ئەزیزانە و بۆ گوێگران و بیسەرانی ئەزیز ئەگەر کەم و کوردیشی هەبوو بە گەورەی بمان بوونن بڕۆ سازگە جان مامۆستا گەمژی هەی سڵاو بۆ پشتدەریەکان بۆ دار و بەردی پشتدەریەکان بژین بە یادی کاکا عوسمانی کەلاری لە زیندانە ئینشەڵا بە یوای ئازادبوونی و برازیزە جان ماشەڵڵا بژین سڵاو لێ بە ڤیدۆ گوڵزار بەخۆ چاوانە خاڵە تەقسیمی پشتدەری گیان سڵاو بۆ پشتدەریەکان سڵاو بۆ ئیمەی برام ئیمەی سڵامەجا بژی سڵاو بۆ پشتدەریەکان بژی شاوانە خاڵە بۆکار بژی بۆ جوودەبرا کاکە حەمەی مامە جەماڵ و کاکە سەیوانی مامە جەماڵ بژی چاوانە کاکە حەمەی جەزا پشتەری بژی ماشەڵڵا دەیقی بلێم بابووە ریکی یان چوێتەوە ڵانی ئای دەمی مێ وێ بابووە دەی وردێخەوە ڵانی خواردەمی جاکوەسانانیێ خاڵیێ بەفرەکەی نابووە چێتۆ ئای قیبلێم تۆریێ یاوە
چاوانە ڤیدۆ گوڵزار ماشەڵڵا بەخوا چاوانە گڵاڵێکە ماشەڵڵا سڵاو بۆ شوانە ڕیشەی دیار بژی بژی حاصلي جان ديالي صريه ديو دي برسيار عو يبينيو وما ضوص له دي برسيار يبينيو اي ما ضوص له جاك صاناني خالي بفرقين ابو يا وي يا شرينا و بيتو دايقي بلا متوري يا و شرينا و بيتو صلاة لفيديو جولزار فقط خوي دائما حشرك على فيديو جولزار جام شو لنا وقلال يا كان يمشي Keşke